بەخێر بێ زۆر بەخێر بێ خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ لێرەین تاکو و بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش بکەین بژاردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تایبەتن لە هەر بازنێک هەر ئازاکان هەر شارەزاکان لە تاقیکردنەوەکانیشا بێمنەتن کاندیدی ئەمڕۆمان لە تەمەنێکی زۆر کەمدا پێشمەرگە بووە ڕۆحی خۆی پێشکەشیە و نیشتیمانە کردووە بۆی کوردستان ئازاد بێ زۆرێک لە وێزگەکانی ژیانی پڕی بووە لە سەختی و نەهامەتی و لە شەهیدبوون و کەمەندانبوون و زیندانی کردنی هاوڕێ و هاوسەنگەرانی دەمەوێ بە هەولێری برێم ئەو لە منتیقەی بەڕانەتی ڕاهاتیە ئەو کوڕی هەولێرەیە ئەو کوڕی شارێکە بە دەوروبەرەکەیەوە پڕیەتی لە خەڵکی شێرئاسا بۆ کوردایەتی و یەکێتی لە ماوەی ڕابردووشدا کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بووە سڵی لە هیچ شتێک نەکردوتەوە لە هەولێرێ ڕاهاتیە ئێمەش هەر بە هەولێریانی پێشوازی لێ دەکەین لە بەڕێز هەرێم کەمالاغا کاندیدی ژمارە یەک با بفەرمێت کاگەرێم بەخێر سپاس بۆ ملاکان زۆر سپاس هەزوو دانیشتی دابشین باشە بەخێر بێت زۆر سپاس وەزعت کووە بەخوای خراپ نییە دەنگ و باسی هەولێرێ کووە لای فەنی لای مە فەلاح دەنێن باشە ئەگە خوا بارانەکەی ببارێ یعنی ئینشاڵڵا و ساجی باران دەبارێ و ئەگە دەنگەکانیش بێ و ئەوە سارەکە دەنگەکانیەوە دوی خێری وەرەکە دەبێ بۆ هەموو وەزع یەکێتی کووە لە هەولێرێ وەزع یەکێتی بەعام باشە ئینشاڵڵا لە هەموو شوێنێک باش دەبێت لە بازنەی هەولێریش هەر زۆر باشە من سەرەتا بە خێراتنی هەموو میوانە خۆشەویستە دەکەم بەخێر بێن هەموو لایەکان سپاس بۆ ئەو بەرنامەت کە دەنگ و سەدا و ڕەنگێکی جوانی داوەتەوە هیوادارین لە چوارچێوەی ئەم بەرنامانەی ڕابردوو خزمەتێکی گەورەی بە گەلی کوردستان ڕاستیەکان لە چوارچێوەی سەرکەوتن لیستی 222 کە دەبێتە مینبەرێکی گەورەتر لە داهاتوو بۆ ژیان و گوزەران و بژێوی خەڵکی کوردستان بۆ زیاتر ڕاستیەکان کە لە داهاتوو باسی دەکەین هەولێر کە باست کرد من دڵنیام هەولێریەکان زۆر ڕاستیان بۆ دەرچوو بە تایبەتی لەم فترانی ڕابردوو لەسەر ئەو هەموو ڕێکەوتنانەی کە دەکرا لەگەر بەغدا کە لەسەر 130,000 باشتر بڵێم چیتر خەڵکی هەولێر و هەولێریان و بادینان و بە سلێمانیشەوە و هەموو کوردستان چیتر گاڵتە ئەم گاتە جارڕی کرد لە ڕابردوو بە بژێوی خەڵکی کوردستان و داهات و ئەو ئەوانەی کە پێویست بوو لە ژێرخانێکی ئابووری باش ژێرخانێکی فکری باش بۆ هەموو کوردستان دەتەبەر بکرێت چیتر خەڵکی هەولێر و هەولێریان ئەمە بەڕاستی دەبینن و قبول ناکرێەوە لە ڕابردوو کراوە بەشی کاکەڕ من هەوڵ دەدەم هەندێک پرسیارەکان مهم دەی بتوانم بە هەولێری پرسیار ئینشاڵڵا بێکەوە وانە کە لەوێ ڕاهاتی بڕک لاقت مەزبوط نەبوو لە چڕانەوەش ئەمرەوەی تر هی پیری نییە نهی پیری نییە ئەکەیت وەڵا یەک دوو عملیاتی فقراتم کرد هی سەردەم پێشمەرگاتیە ئەوەی لێ هادیتر وای هات های ئەوەندەی لێ پەیدا بووە هەرێمی کەمالاغا چێ من هەرێم کەمال خورشید ناسراوم بە هەرێمی کەمالاغا لەسەر زەی بادینان لەدایک بووم لە دەشتی بەڕانتی ینی حدودی نێوان هەولێر و هەولێر و بادینان بەکەلۆریزم لە یاسا تەواو کردووە دبلۆم هەیە لە عەلومی عەسکەری ساڵی 85 کۆ گەنجە جوانانە لەو تەمەنە بووم بوومە پێشمەرگە ئەو کاتانەی کە ئێمە بووم بە پێشمەرگە بێگومانان کارێکی قورس بوو بەڵام هەموو ئەو گەنجانەی کە لە تەمەنی ئێمە هەستێکە بوو کە هەستی نیشتیمان بوو هەستی خاک بوو هەستی ئەوەی کە ڕژێمی سەدام چی بە خاک و خەڵکی کوردستان دەکرد چ ڕژێمێکی داپرۆسیرەری قەبیع لەگەر مجتەمەعی دووەلی نەدەگونجا لەگەر ناوخۆ نەدەگونجا لەگەر مرۆڤایەتی نەدەگونجا لەگەر هیچ سیستەمێکی ژیان نەدەگونجا
ڕژێمێک کە هەموو گەنجێک ئەو هەفتەی هەبوو بەشە هەبووی بۆی دەگونجا بەشێکی بۆی نەدەگونجا ئێمە لە ڕخنەکانی کۆمەڵە بووین کارمان کرد و لە خانەوادەیەکی دیاری هەولێر بووین بۆ من شتێکی نوێ نەبوو بەشداریکردن لە شۆڕش بەڵکو تاواکەری ئەم لاپەڕەیە بوون کە خانەوادەکەی ئێمە لە شەڵتەکانەوە تێدا هەبوون شەیدماندا بوو لە ساڵ 63وانی مەناف جەلیل خورشید ساڵی 63 شەید بوو دوو هەولێریان بوون یەکیان مامون دەباخ یەکیان مەنافی ڕەحمەتی کەمانە مەبەستم بۆ ئێمەمانان ئەو تاریخی ئێمە ساڵی با 63 باکوم نەفیکران و گورە سەلمان ئێمە ساڵی 88 جێمان لە تاوانەکانی سەدام و کە لە گورە سەلمان بەڵام تاریخی خانەوادەکەی ئێمە دەمێکە جێمانی دەبوون گورە سەلمان لەکوێ و چۆنە بۆ ئەوەی کە لەم 12 کەسەی هەولێر یەکەچیان لەوە باوکم بوو مەسەلەن ئەوەی کە لەبیرم بێ ئاجی کاکۆلی کونە فروسەی مامەسعەدی زیارەتی ئاجی سابیری قڕژانی ئەوانەی کە هەبوون لە دەورەی منتقەی مێرۆز یەک لەوانەی کە باسم کرد باوکم بوو لە ساڵی 63 نەفیان کرد بۆ نوگرە سەلمان بۆچی خۆت کردوە کاکەرم ئەو قۆناغانی کە پێی تێپەڕوین وەکو سەرتاکو پێشمەگاتی ئاماژەم پێدای تر دەستێکی سەربازی بووین تاوێ ڕۆژێ هاتین بەشداری پرۆسی ئازادیمان کرد منەو کاتە لێرە بووم لە منتقەی هەلەبجەی بووین کاتێک کە منتقەی سنووری بە شەمشەمە کوێرەکانی باشماوەی قاعیدە و جوندە ئیسلام ئەوانە کە تەندرا بوون ئێمە لەو کاتەوەکو هێزی هەورێ لەو ناوچەیە بوون دوای هاتینە خوارەوە بەرەو ئازادی عێراق ڕۆیشتن ئەو کاتەوە حکومەی من لە مووسڵەوە نزیک بووین کۆ خاوشت ئاماژەت پێدا نێوان بادینان و سۆران و لە هەمان کادا 5 کیلۆمتر لە مووسڵ دوورین جەنابی مام یادی بەخێربی ئەو شارەزایانی دەیزانی ئەوانەی کە ئێمە بەشداری و پرۆسەمان کرد لە گوێ ڕۆدەستمان پێکرد تا فەیلقی 5 هاتووین مەغریب گەشتی ناو فەیلق لەگەر هێزەکانی ئەمریکا بەشداری پرۆسەی ئازادی عێراقمان کرد وەکو هێزی فەرماندەی بەڕانتی و کاتە من مەسئولی فەرماندەی بەڕانتی بووم لێوە تر دواترەوە گەڕاینەوە من بروسکێکم بۆ مێژوو بازەکە مەغریب بوو تاریک بوو من لە ناو فەیلقی 5 بوو ئەو کات جیهازی ڕاکالمان لابوو وە جیهازی سوورەشمان لابوو باسی پرۆسی ئازادی ئەو باسی پرۆسی ئازادی دەکەین بروسکێکم بۆ مامجلال کرد لە هەریم کەمالاغۆ بۆ جنابی مامجلال بە ئاگاداری هێزەکانی بە فەرماندەی گشتی ئەو کاتە جێگیری باڵم بۆ هێزەکانی پێشمەرگە کاک مستفای سەدقادر بوو گوتم شاری مووسڵ تاڵان کرا زانکۆ تاڵان کرا بانکەکان تاڵان کرا هەرچی من شارزای مووسڵ هەبووم بەشێک لەوەی کە وەکو ئەمتدادی خانەوادەکەمان لەگە مووسڵ و لەگە هەولێرەوانە یەکسەر ینی هەمووی چەند دەقەیەکی بێت ئەڵێ لە شوێن پێشتان باشە بکشێنەوە مەڕۆن نامووسڵ کام شوێن دیاری دەکەن ئاگادارمانکەنەوە لەگەر مستفا سەدقادڕێکەوە ئەو من گوێرم دیاری کرد کە پێشەوەی گوێرمان ئازاد کرد اینجا ڕۆیشتین گەڕاینەوە بنکەیەکماندانە چەند شوێنێکی حساسی گوێر ماینەوە ئێتاش کۆمیتەیەکێتی هەر لێیە ماینەوە ئیتر لێەوە وەکو وێستگەیەک بۆ کە تەواو بوو کۆتایی پێ ڕژێمی سەدام ڕووخا منەوە گواترامەوە لە سلکی سەربازی بۆ ڕێخستن چوینە مووسڵ لەوێ 11 ساڵ گوتم ئەو جارە ئیسراحەت دەکەم و بە تەق و تەودور بووین ئیتر وازم بەشێکیان لێرە شارەزان کاکسم کواگای لێ بوو ئێمە ئیتر چوینە مووسڵ چەند مانجێک مووسڵ ئارام بوو بەڵام ئیتر دواتر قاعیدە سەیترەی تەواوی لەسەر مووسڵکردنی قاعیدە لە بەرجی یعنی با بڵێن پاشماوەی ڕژێمی سەدام لە بەرجی قاعیدە بوو 36,000 دڵباتی عێراقی تێدا بوو کۆمەڵێک پاشماوەی سەدامی تێدا بوو لە بەرجی قاعیدە چی و خاپێ ناخۆشە و خراپە بەرامبەر مۆزەفێک کارمەندێک ئەوەی بەشداری حکومەتی نوێی دەکرد ئەوەی بەشداری سەرچی سەربازی دەکرد پۆلیس هەرچی دەستیان نەکردنە دەپارات زۆر تون بوو تووشی 11 ساڵ و 6 مانگ لێ بووم 11 ساڵ لە معسکەرێکی گەورە بوون بەڵام سەری کوردمان بەرز کردەوە یەکێتی نیشتمانی کوردستان لەوێ توانم بڵێم هێلێکی گەورە بوو بۆ پارێزگاریکردنی لە کورد وە لە پرۆسەی سیاسی من شتێک بۆەوەی کە وەزیری خارجیەی ئەمریکا وازم کۆندەلە ڕایز بوو سەردانی بەغدای کردبوو سوپاسی جەنابی مامزای کرد گوتی تیمێکی بەهێزتان لە بەغدا لە مووسڵ هەیە پیوکەی تیمێکی بەهێزی هەیە لەوێ مەبەستم هەم دژی قاعیدە و باسەکان یەکێتی لەوێ
بێ ئینتا لێەوە دەستمان پێ من دەمەوە بڵێم ینی تۆ بە فەرماندە و پێشمەرگە لێوە بووی دوایی ویستوتە بە یاگوکو یاسادانانیش بچیتەوە بە کەمە چماوە دواتر ئەو بڕۆشتم بۆ 5 ساڵیش لێم بوو دواتر ئەو گوتیان وەکو هەولێر چەندە زۆر ئەوە نەبووم ینی پێم ئەو بوو هەولێر گوتیان دەبێت وەکو سەرۆکی دیتی هەولێر 2010 دەبێت کاندید بێەوەنە و کاندید بوون و دەرچوونی بۆ وەلێەوە دەستمان پێکرد لە پەرلەمانی وەکو سەنگەرێکی چۆن لە پێناو پرۆسەی سیاسی و سەرکەوتنی پرۆسی سیاسی لە مووسڵ لە سەنگەری پێشەوە بوون چۆن لە ڕابردوو لە تەمەنی گەزاتی من سەنگەری پێشەوە بووین لە پەرلەمانیش دواتر باسی دەکەین لە سێچێتی و فراکسیۆنەکەی لە سەنگەری پێشەوە بووە لە پێناو مافە دەستوریەکانمان لە پێناو مافی خەڵکی کوردستان و هەمووانێک کە پێویستن باش ژیان و زانای خەڵکی کوردستان زۆر باش کاکەرێم کەواتە بە ئێمە چینە ناو کاروباری سەرۆک فراکسیۆنی و کاروباری پەرلەمانتاری پێشەوە با ڤیددیۆیەک ببینین لە شوێنی خۆمانەوە فەرموو أعمي ومسؤولياتي القانونية التشريعات بأمانة وحياد والله على ما أقول شهيد. سيد الرئيس مجلس النواب المحترم، سادة النائب الرئيس مجلس المحترمين، السادة النواب المحترمون، الذكرى السنوية للرئيس مام جلال. سپاس جەنابی سەرۆکی پەرلەمان، خوشک و برا پەرلەمانتارەکان. بەیانی سەی تشرینی یەکەمە کە ئاکاتە ساڵیادی کۆچی دوایی سەرکردەی گەورە و یەکەمین سەرۆکی هەڵبژێراوی عێراقە کە ئەویش سەرۆک مام جەلال تاڵەمانیە. أول رئيس جمهورية للعراق منتخب بصورة ديمقراطية. بهذا الذكرى الأليمة نبحث تحيات الوفاء من داخل مجلس النواب إلى لێرە و لەنێو هۆڵی پەرلەمانی عێراق سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکی سەرۆک مام جەلال دادەنەوێنین. هەروەها لێرەوە ڕای دەگەێنین کەوا لەم کاتەدا زیاتر لە جاران پێویستیمان بە پابەندبوون بە فکر و فەلسەفە و ڕێبازی مام جەلال هەیە بۆ برەودان بە پرەنسیپی پێکەوە ژیان و دۆزینەوەی چارەسەر بۆ کێشە هەڵپەسێردراوەکان. مام جەلال تاڵەبانی زیاتر لە نیو سەدە لە ژیانی خۆی تەرخان کرد و خەباتی بێوچانی کرد لە پێناو ئازادی و چەسپاندنی دیموکراسیەت لە سەرانسەری عێراق و پتەوکردنی ژیانی هاوبەش و ئاشتی لە نێوان سەرجەم پێکهاتەکانی گەلی عێراق. درود بۆ گیانی سەرۆک مام جەلال، درود بۆ گیانی هەموو تێکۆشەرانی ڕێگای ئازادی، درود بۆ گیانی شەهیدان. الفاتحة على الروح الفقيد الأمة والرئيس الأمة والوطن رئيس مام جلال طلباني وجميع شهداء العراق. ئەو ڤیددیۆ بۆ جوملەیەک هەڵمان بژاردووە کاکەرێم ئەڵێ لە ئەبێ فەلسەفە و ڕێبازی سەرۆک مام جەلال جێبەجێ بکرێ. بەڕێزت ناتوانم پرسیارت لێ بکەم بڵێم لە بەرەوەی پەرلەمانتاری ڕاستە لە هەولێر دەرچووی بەڵام پارێزگایەک نەبووی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بووی بۆ هەموو پارێزگاکان. توانی وتانە ئەوەی لە دەستان هات پێ لەو ماوەیە لەسەر ڕێبازی سەرۆک مام جەلال چیتان کردو کاک بۆ هەمووی بەگشتی؟ پرسیارێکی زۆر جوانە. ئێمە فکر و فەلسەفەی مام جەلال نەک تەنیا بۆ چێتی بەڵکو بۆ هەموو کورد خەرمانێکی ێزگار گەورە بوو لە بەغدا وە کورد هەموو سوودی لەو علاقاتی ئەو کورد کاتێک کە پێش 2003 بە شێوازێک ڕژێمی سەدام خستی بە ناهوو ماڵێک کللتوری عەرەبی، شیعی، سونی، تورکمانچی وەکو دژمنکاریەک، بەڵام لەگەر پرۆسەی سیاسی عێراق و بینینی دیدگای جەنابی مام جەلال لەلایەن عەرەبەوە ئەمە 100% گۆڕا لە ڕوحێکی ئینتقامی و ڕق و بەرامبەر بە کورد کە ڕژێم بەردەوام هەولی ئەمەی دەدا یەکسەر گەڕا بۆ خۆشەویستێکی گەورە و کەلیمەی بەڕێز سیستانی کە بە جەنابی مام جەلالی بەخشی ئەم پیاوەی سیستانی ئەمە مزامەلەی کەسی نەکردووە و کەم کەسیش دەبینی کە بە سەمامی ئەمانیدانە ئەمە کەلیمەیەکە هیچ زیاتر هەر ناگرێت. بۆیە بۆ ئێمەمانان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان زۆر ئاسان بوو ئیشکردن. چەند خاڵێکی شەیە دەمەی باس بکەم بۆ یەکەمیان فەلسەفەی یەکێتی و فکری مام پێی وابووە سەرکەوتنی پرۆسەی سیاسی لە عێراق ڕنگدانەوەی دەبی لەسەر کۆی پرۆسەی سیاسی بە هەرێمی کوردستانیشەوە. واتە هەر کاتێک پرۆسەی سیاسی لە عێراق تووشی شکست بێ ڕنگدانەوەی خراپی دەبێت لەسەر هەرێمی کوردستانیش ئەوە فکری یەکێتی نیشتمانی کوردستانە لایەنی تر نابینن. ئەمە خاڵێکیان. هی دوام هەموو کاتێک پێمان وابووە هەموو ئەو کێشانەی کە هەن لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی فیدرال لە چوارچێوەی نەخشەڕێگا کە دەستورە لە بەغدایە
نە لە وڵاتانی دراوسەیە و نە لە هیچ وڵاتێکی ترە. ئەمە لای عێراقیەکان بە خوێندنەوەیکی گەورە بە خوێندنەوەیکی باش سەیریەکەن. ئەمە کاری لەسەر ئەمە لە ڕووی هەموو ئەو مەلەفانەی کە هەن نیشتیمانی ئەو یاسا ڕەهەندە ئەو یاسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەبەنی دەکا پشتگیریکردنی لایەنی عەرەبی شیعی سونی عێراقیەکان زیاترە وەکو ئاماژەم پێدا وەکو هەموو ئەو پرۆسانەی کە من باسم کرد. بۆیە هەمیشە لەوێندەرێ سەرباری هەموو ئەوانەی کە من ئاماژەم پێدا تیمی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سوورەکاتی هەواڵ باڤل کە بەردەوام ئەم پەیوەندیەی مانگانە دەتوان بڵێم زیاتر لە جار هەبووە هەفتەی 2000 ئەمە بەردەوام توانێتی ئەم پەیوەندیانە ئەم بەباشی کاری لەسەر بکە و هەر کاتێک پێویست بوو بێت ئەو مەلەفانەی کە ڕەهەندی نیشتیمانی هەبووە تیمی سیاسی تیمی حکومت فراکسیۆنەکەمان ئەمە خاڵێکی تر من دەمێ ئەو ڕاستیەش بلێمێنین ڕێخستنەوەی ناوماڵی یەکێتی ڕنگدانەوەی باشی هەبووە لە بەغدا کاراسانی بۆ کە تۆ تەمسیلی یەکێتیت کردووە لە ئەنجومەنی نوێنەران ئەو متمانەی ئەمڕۆ لە بینی فراکسیۆنی یەکێتی و لایەنەکانی تری سیاسی هەن جیاوازی هەیە لە ڕابردوو بەهۆی کۆمەڵی کێشەی ناوماڵی یەکێتی ناوماڵی کورد بەڵام ئەمڕۆ یەکێتی ناوماڵی خۆی باش ڕێخستۆتەوە بەباشی دەتوانین جاران لە بۆ پرۆژە یاسایەک لەوانەی چەند ڕەئیەکە بوو بەرامبەرەکە نەیدێزانی پێت بڵێ سوپاس چەند دەنگ دا ئێستا نا ئێستا هەر پرۆژە یاسایەک هەر ڕێکەوتنێکی سیاسی چ لە کەرکووکە و چ لە دیالە و چ لە ناوبەغدا و چ لە مووسڵەوە لە هەر شوێنێکێکی کردوێتی مزداقەتێکی تەواوی هەبووە بە مزداقەتەوە تا بۆ سەرۆکی لێژنەکان من زۆر شتێکی دەجێڕمەوە سەرۆکی لێژنەی تەربیەماندادەنا بەڵێ ئێتر ڕێکەوتنی سیاسیمان کردبوو بۆ هەموو لێژنەکان کە خاشوانی تەمەنیچێکە خوددا تەمەنی درێژکە یەکێکە لەوانی کە مرۆڤ زۆر دری پێخۆشە و زۆر کاری کردووە و زۆر ماندی بووە و شەو و ڕۆژ ئیش دەکات چەپلێک بۆ کارخانیانی لەسەر ئەوە بوو کە وەکو ئاماژەم پێدا گوتی هەرێم هەواڵێکم لە لێژنەی تەربیە خۆی کاندید کردووە تخوا دەنگێکی بۆ بدەن گوتم کاخای ناتوانم زۆر ڕەفیقین دایم بێکەوە گوتی چۆن گوتمە خڕێکە گوتی ئەمجار ئێستاش دەژێرتەوە کە چەند ڕەفیقمان کاخالیت بەڵام چووکە ڕێککەوتنی سیاسیم کردبوو لەگەل ئەو لایەنانەی کە بێکەوە بۆ سەرۆکی لێژنەکانی سەحەیە نادام چییە علاقاتی خارجیە ماڵیە نەوتە هەموو ئەو لێژانەی کە ڕێککەوتنی مەبەستم نەمانتوانیوە کە نزیکترین ڕەفیق جاران بۆ دەبوو ئەمە مەبەستم لێرە شتێکە ئەمە تەنیا ئەوە نییە کە نا بۆ هەر ئەوەیەک بە یەک نامەیەک لە گروپ دادنەی ئەم فراکسیۆنە وەکو خۆی التزاماتی کردووە ئەمە ڕنگدانەوەی ڕێخستنەوەی ناماڵی یەکێتی ووە ئەمە تەنیا ئەوە نییە هەرێم لە هەموو ئەوانەی ڕابردوو خۆی بەهێزتر بووە نا هەرێم ئەم جارەی ناماڵەکەی ڕێکخراوەتەوە بۆیە ئەم توانای هێزی ناماڵێکی ڕنگدانی بۆ هەرێم بۆ تاکێکی لە هەر کوێیەکی ژیتی بێ ڕنگدانەوەی باشی هەبووە لەسەر ئەمەی مزداقەتی یەکێتی لایەن سیاسەکانیشەوە بۆیە یەکێتی بەباشی ماری خۆ ڕێخستەوە هەر ڕێککەوتنێک کە دەکرێت ئەمانە بەباشی دەڕوە ئەمە خاڵێکیان ئێمە بۆ هەموو ئەوانەی کە من بۆ ئاماژەت پێ بدەم بۆ نمونە کۆی گشتی مەسەلەن توانیتانە دەست بۆ چمە لە بۆ نمونە مەسەن پارێزگاری هەلبجا چەند دەورەیەکە کاری لەسەر دەکرێت لە 2012 لە ئەنجومەنی وەزیران دەنجی بۆ درراوە لە سەدەی بەڕێز ماڵکیەوە چەندین دەورە نەتواندرا یەکەم باڵێن زۆر کاری کرا هەموو فراکسیۆنە کوردستانەکان کاری باشمان لەسەر کرد لۆبی زۆرمان کرد نەدەڕۆیشت هەر جارێ بە ڕووبیان و یەکجارێک هەنداوت دەبێ تەلافەریش بێ بە پارێزگا ڕۆژێک داهنگوو دەبێت زوبێت لە بەسرا بێ پارێزگا هەر ڕۆژێ بەلەت لەلایەک نیان دەهێشت لایەنە سیاسەکانی بە تایبەتی شیعە سەرۆکی پەرلەمان نمابووی تازە چەند کەسێک دیاری کرا بەڵام سەر نەکەوت بەڕێز محموود شاهسوودانی یەکەم سەردانی بۆ فراکسیۆنی یەکێتی بۆ هاتە لای ئێمە گوتم ئێمە پشتگیری جەنابەت دەکەین ئەو بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرۆکی حزبمانە گوتیانی ئێوە هەر لایەنێک کە ئەو بڕیارانە بە هەموو مەسەڵەن هەتا لایەنی کوردیشە بوو نیکری بەنیەوە بینیەوە و دلێ ئێمە گوتمان ئێمە بڕیارمانداوە و بڕیاری یەکێتی و بڕیاری سەرۆک باوەڵە ئێمە دەم بۆ زانانی گوتیەوە توان ڕاشی گەین گوتم بانجی ئەلام بکە بەڵام ئێمەش تەکلیفێکمانی پێشەوەی ئەلام بێ گوتم ئێمەش داواکاری خەڵکی کوردستان پارێزگاری هەڵەبجا هەروەشانەی بڕیارەکان ڕژێمی سەدام کۆمەڵێک ئەو بابەتانم باس کرد گوتی هەرێم بە ئەمە ڕازگۆ بین لەگەر یەکتر گوتیم
وتی ئەوەی هەلەبجە بۆ ئێمە هەریگرە من بەڵێنت پێ دەدەم بەڵێن بێ ئەو هەتا ینی سوێنی بە سەری مام جەلالیش خوارد وتی بەڵێن بێ وتی خۆم لە هەلەبجە ژیاوم ئەمەتان بۆ دەرباز دەکەم بڕیارەکانی سەدام هەلوشانەی بڕیارەکانی سەدام ناتوانین دەبێ بە ڕێککەوتنی سیاسیوی ئێمەش ئەف ئامان هەیە مەشروعەکانی ئەف ئامان هەیە شیعەش ئەحوا شەخسی ئەمە دەبێت بە ڕێککەوتنیی سیاسی بیکەین بێکەوە و کار لە سەوەش دەکەین وتیان ئێستا ئەلان دەکەی گوتم بانجیالان کرد شەرقی هاتن عراقی هاتن ئەلامی کوردی هاتن ئەلامان کرد ئێمە فراکسۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگ بۆ بەڕێز مەحموود مەشەدانی بۆ سەرۆکی پەرلەمان ئەمە محمود مەشەدانی ئەمە مزداقیت بوو کە دامینی یەکێتی بەسەرڕاستی بە سادقی هەموو ئەو ڕێککەوتنانەی ئەمەش ڕنگدانەوەی بۆیە هەر کاتێکە بۆ هەر بابەتێکی کە پەیوەست بە موچەخۆرانی خەڵکی کوردستان بە مەسەلەی هەلەبجەکە ئاماژەم پێدا هەلوشانی بڕیارەکانی سەدام هەموو ئەوانەی کە یەکێتی وەکو پارێزەرێکی ڕاستەقینە لە سەنگەری پێشەوە بوو فراکسیۆنەکەمان دەوری خۆی هەبوو کاری خۆی خۆ من ئاخرشتت بۆ باسکەم ئەمەی کە لە یاسای با بڵێن هەلوشانە ئەوەی تعدیلی مؤسسەی سوودان سیاسیین بۆ زیندانیانی سیاسی 2010 قانونەکە قانونی 2010 تعدیلێکمان کرد بۆی هەموو خەڵکی کوردستانی ئەو بوو ئێمە تەنیا بوون لە ناو فراکسیۆنەکانی با بڵێن دەردەشەیەکمان کرد بۆ مەسەلەی سەفیرەکان بوو تەنانی یەکێتی بەشداری کرد وەکو کورد لە ناو لەگەر ئیتار باسی ئەومان کرد مؤسسەی سوزەنای سیاسین ئەوەی چیان پرۆژەیەکیان هەیە کە پێویستە ئەمەش بۆی هەرێمی کوردستانی مەشمول بێ و فعلا لە مادەی 15 لە تعدیلەکە مادەی 4 فەقەرەی جیم طبعا ڕێگریان کرد گوتم دە باش ئێمە دەستمان پێ کرد وتم باشە ئەمە وەکو یەکێتی بەشێکی لەسەرکەوتنی بەشێکی گەورەی لەسەرکەوتنی پرۆسەی سیاسی بە تایبەتی حکوومەتی ئێتا کە ئێوە شانازی پێوتەکە خزمەتێکی گەورەتان کردووە ئەوە تەکلیفی ئێمەمانانە لەو حکوومەتە دەبێ ئەمە بۆمان ئەو بکەن ئەو بوو یەکسەر موافقە گوتیان باشە لەگەر ئەو هاتین توینە ژوورەوەش بۆ لەگەر فراکسیۆنە کوردستانەکان ڕێککەوتین سوپاس بۆخوا ئەمەشمان دەرباز کرد بۆیە زۆر ئەوانەی نووسراوتان کردبێ بۆ ئەنجومەنی سەرۆک وەزیرانی عێراق کە بۆ کۆی گشتی بێت چکە وەکو گوتم ناکرێ بڵێم چیت کردو بۆ هەولێر بۆ هەموو تۆ تەفسیرێکیت کردو مەسەلا نووسراوانی بۆ ئەنجومەنی وەزیرانتان کردووە ئەوانەی کە توانیتان وەکو یەکێتی ئێستا بە خەڵک بڵێن بۆی لە پێیان بڵێن ئێمە هێزی ئێوە بین لە بەختا ئەگەر هێزی زیاتر مامدەنێ چیتان کردووە کاکەرێ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو باسم کرد بەهۆی ئەو متمانەی کە هەیەی چ لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن چ لەلایەن تەشریعیەوە کە پەرلەمانە ئەو متمانەی هەبووە من باسی هەلوەشانی بڕیارەکانی ڕژێمی سەدام کرد بە حزوری هەواڵ بابڵ و تیمی یەکێتی کاخالی شوانی تەقدیمی کرد هەلوەشانی بڕیارەکانی کە بوو بەشێک لە مەنهەجەکەی حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیا سوودانی کەمە گەورەترین دەستکەوتە بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی ڕژێمی سەدام هەموو ناوچەکان سوودی لێ دەبینی تایبەتی مادەی 130 هەلوەشانەی بڕیارەکانی ڕژێمی سەدام نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئیتلافی ئیدارەی دەوڵەت بە حزوری کاک باوەڵ و کاک نزار کاک خای تەسلیمی کرد کە بوو بەشێک لە مەنهەجەکەی حکوومەتەکەی محەممەد شیا سوودانی ئەمە لەلایەک دوو هەموو ئەو پرۆژە یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانی هەبووە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی کە من خۆم لە لەژنەی ئەم دیفاع بوومە ئەمە یاسای مخابراتمان دەروە یاسای ئاسایش نیشتیمانیمان دەرباز کرد یاسای ئەوانەی کە پەیوەند بوون هەموو ئەو یاسایانە بە هیچ شێوەیەک نەتواندراوە کە زەرەری هەبێ لەسەر دامەزراوەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمانە بەشێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان کارگەری هەبووە من کۆمەڵێک موافقەی سەرۆکی حکوومەتم لایە کە هەمویان ڕەزامەندی هەیە کورتیان پێ بکەیت یعنی بۆ نمونە لاوانەی کە هەن زۆربیان مەسەلەن ئەوانەی کە لە بەدەستمدان کە هەمووی ڕەزامەندی بەشێکی زۆری ڕەزامەندی هەیە و بەشێکی کراوە بەشێکی ئێتاژ لە تەختیتە بەشێکی لە سەحەیە ئەمانە دەستکەوتن بۆ فراکسیۆنەکە ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتێکمان هەیە مەوازنی خۆشی هەیە بەڵێ ئەو مەوازنە جیاوازی هەیە مەسەن تۆ هەندێک شتێک مەسە بۆ نمونە بەڕێز محەممەد شیا سوودانی لەسەر بابەتێک بۆ نمونە بۆ کردنەوەی نەخۆشخانەیەکی نەخۆشی قورس با بڵێن شێرپەنجە لە سلێمانی دەڵێت چکە میزانی خۆی هەیە لێرانە ڕاستەن گوتی لە هێزیشتە بۆ نمونە چەندین پرۆژەی ترکە لێرانە هەم سالیۆکۆیە مەسەلەی هەلەبجە نەخۆشخانەیە هەلەبجە بۆی سلێمانی بۆی کۆیە بۆی سۆران چەندین پرۆژەی تر کە لەوێن دەریێکی نیشتیمانی کوردستان
کە ئێمە وەبدێک چوین 38 پرۆژەمان تەقدیم کرد لەوانە ئێستا دەگەدابی بەشێکیان وا لە تەختی تا لە سەحا بەشێکیان جێبەجێکرا هەتا ئەم دارەستواوەکەی ئەخیری من ئاگادارم بەداخەوە تەیف تاخیری کرد وەزیری مالیە ئەجینا نزیکەی 700 ملیۆنی کە بەڕێز مەراکەری و دکتۆرە نەرمین ئامادەی بوون موافقەی کرد بۆ ئەمانی کە بە لە دەستمە کۆمەڵێک پرۆژەی گرنگن کە ڕزامەندی لەسەر دراوە ئەمە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە هەمووی بۆ سوودی خەڵکە هەمووی بۆ خزمەتی خەڵکە بۆ خزمەتی خەڵکی کوردستانە ئەمە لە ڕووی خزمەت و مەسەلەی بابەتی دەسەڵاتی جێبەجێکرد لەسەر پرۆژەی ناو پەرلەمان ئێمە لەسەر ئەوە گرنگە قسەی پێوە بکەین مەسەلەن لەسەر بابەتە نیشتیمانی و نەتەوایەتەکان ڕۆڵی یەکێتی چی بوو ڕۆڵی یەکێتی لە دروستکردنی لۆبی ئێمە بە دروستتر قسە بکەین لەسەر ئەو مەلەفانەی کە پێویستن بە ئێستا و داهاتووی خەڵک ئێمە دەڵێن ئەو پەرلەمانە ئەم جاریان بۆ بەغدا گرنگە بەڵێ زۆر گرنگە لە پەرلەمانی عێراقەوە بۆ دیاریکردنی یاساکانی بەتابەتی لە چوارچێوەی مەسەلەی ئابووری بودجە لێوە لە یاسای بودجە ناو پەرلەمانەوە دیاری دەکرێت هەموو ئەو یاسایانی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە پێویستن بە ژیان گوزەرانی خەڵکەوە لێوە دیاری دەکرێت بۆی ئێزگار گرنگە نوێنەرەکانی هەر دەبژێندرێن کە تەواو بتوانن لە باش بتوانن هەم بەرگری کاریش دروست بن و لە هەمانش کاتدا بتوانن لێوێ بەرگری لە هەموو دەستکەوتەکانی کە لە دەستور هەمانە بۆ نمونە ئێمە باسی موچە دەکەین بەڵێ کە بەلایەکی نیشتیمانی کوردستانەوە بە بەردەوامی شەڕی لەسەر کراوە بە بەردەوام شەڕی لەسەر کراوە بەڵام هۆکار چ بووە ئێمە دەڵێم یەکێتێکی بەهێز کە دەبین بە دەنجی ئێوە بۆی پێویست دەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا ئەو متمانەی هەیە و ئەم ڕابردووی هەیە کاتێک کە من باسی چەند خاڵێکم کرد یەکێتی ئەو متمانای هەیە لە هەمان کاتدا یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی ڕەسەنی خەندەق بووە هێزێکی ڕەسەنی ئۆپۆزیسیۆنێکی دروست بووە واتە لەسەر ئەرز توانیوتی نەکرد بەرگاری ڕژێمی سەدام بکە بەڵکو معارزەی عێراقیشی بە عەرەبی سوننە و شیعە و هێلانەکانی ترشی لە ئێستا پێزانینیان هەیە ئەمانە هەمووی پێزانینیان هەیە کە دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێک بووە نە لە خندەقەکانی دەرەوە بووە بەڵکو لە خندەقەکانی کوردستان بوو بەرامبەر بە هێزەکانی دەوڵەت زۆر ئەمە متمانەیەکی گەورەیە باش حەزێکی تۆڵ مەستە ئەگەر ناتوانی ناتەبێ ئێمە با ئێمە گفتوگۆکەمان بەشێکی بدەینەوە بە ڕێزانە ئەگەر کلیفان بۆم بینی و مایکە نەکرد مەسەلەی بەڵ فەرموو ئێمە مەسەلەی موچە کە ئاماژەمان پێدا موچە کە لە مەوازنەی عێراقی دیاری دەکرێت کە دەنجی بۆ دەدرێت بە تایبەتی 2023-2025 بۆ نمونە کە دەهێنمەوە پێشتر لە دەورەکانی پێشتر مەوازنە کە دیاری دەکرێت پێ دەڵێ مەسەلەن بۆ نمونە ئەم جاری دەڵێ 400,000 بەرمیل بەڕێ دەکرێت لە ڕێگای سۆمەوە زائیدەن داهاتی نانەوتی و حکوومەتی طبعا ئەمە لە ڕێگای سۆمەوە نێو دەبڕێ دەکرێت لە ئەمە وەکو مەوازنە اینجا دەڵێ حکوومەتی فیدرال ملزەمە بە جێبەجێکردنی هەموو مستحقاتی هەرێمی کوردستان بە موچە و غێری موچەواتە تەشغیلی و غەری تەشغیلی باشە بەڵام کاتێک کە لایەنێک جێبەجێی ناکا بۆ نمونە نەوت لێ نەگەڕان لە ڕێی سۆمەوە بڕوە نەوتەکە دەڕۆیشت بەڵام ئەو کاتەش کە دەڕۆیشت و لە ڕێی سۆمەوەش بوو کە ئێمە خەڵکی کوردستان نەمانتوانی موچە خەڵکی کوردستان وەکو پێویست بدرێ بۆی ئەمانەی کە ئێمە دەڵێن یەکێتێکی بەهێز چارەسەرێکی بنەڕەتی بۆ هەموو ئەوانەی کە من ئێستا ئاماژەی پێ دەم مەسەلەی موچە و ئەو مەسەلەی ئابووریەوە کاتێک کە بڕیاری دادگای فیدرالی هاتوو و کاتێک کە لە فەڕەنسا عێراق بردیەوە و لە تورکیا کە ئەمە ڕێگری لێکرا هاتن ڕێکەوتنی چتان حکوومەتی هەرێم خۆی پرۆژێکی تەقدیم کرد بۆ تعدیلی فەقرەیەک لە مەوازنەی عێراقی کە $6 دیاری کراوە بۆ بەڕێکردنی نەوت بۆ بازاڕەکان کە لە مەوازنەی عێراقی هەیە پێش 2024 تعدیلەکان داواز کرد حکوومەتی هەرێم پرۆژە خۆی بووە ئەمە شەونخوونێکی ئێزگار زۆری بیندرە تا ئەم پرۆژەیە هەر پێنج فراکسیۆنی کوردی مەنەسەمان گرتووە لێ نەگەڕان بڕوە وتمە تا ئیدخالی دراز نەکرێت لە مەجەودەری ئەمان ئێمە لێ ناگەڕین بڕوە تێپەڕێنرا سوپاسی لایەنەکە سیاسەکانمان کرد و پرۆژە حکوومەتەوە و محەممەد شیع سوودانی هەوری زۆری بۆدا دیسان لێ نەگەڕان بڕوە پرۆژەی خۆیتی $6 کردووە بە $16 بەرمیلێک بۆی گوتیان دیسان پابەند نەبوون پێوە ئەمە کوێ بازەکەی دەدا موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستان موچەخۆری خەڵکی کوردستان بازەکەی دەدا خەڵکی کوردستان بە ئام بازەکەی دەدا بۆی ئەمە دەبێت چارەسەریشی بنەڕەتی بدۆزینەوە ئەمە بەچی دەکرێت ئەمە بە هیچیتێکی بەهێز و لەوە دەکرێت بۆیە دەبێت ئەمە لە ڕووی ماڵی و کە ئاماژم پێدا بابێنە سەر مەسەلەی اینجا دواتر ڕێکەوتنی مەسیف دیسانە بوو 2001 نیشتیمانی کوردستان بڕیاری کۆتاییدا تا سەری مانگ ئەو نەوتە نەڕوە لە ڕێگای سۆمەوە ئێمە بڕیاری خۆمان دەبێت و بەریتانیەکانیش لەسەر خەت بوون بۆ ئەو بابەتە و هێزەکانی تریش
ببینی سەر مەسەلەی ئەمنی هەواڵانی خۆشەویست میوانانی خۆشەویست و بینەرانی کورسات ئێمە شتێکی ڕاستیەکەی بیرێن هەموو ئەو لەسەری مەسەلەی ئەمنی یەکێتێکی بەهەیە دەتوانی ئارامێکی باشتر بۆ سنووری کوردستان و تاکێکی کوردۆ دابین بکە چۆن هەموو ئۆپراسیۆنانەی کە لەسەر خاچی کوردستان کراوە خۆسکە و ڤیددیویانەش بڵاو نازان بۆ نایان هێناوە تەنانەت یەکێتی نیشتمانی کوردستان هەندێک زار لایەنی عەرەبیش تا ئێستاش لەگەدابین نە حکوومەتی هەرێم نە فراکسیۆنەکانی تری کوردستانی نانێم هەمویان بە تایبەتی مەبەستم پارتیە یەک جار بەیانێک دەرنەکراوە کە ئستنکاری ئەم هێرشانە ئۆپراسیۆنی سەرخاچی کوردستان بکرێت هەموو جارێک یەکێتی هەموو جارێک یەکێتی نیشتمانی کوردستان بەیاننامەی هەبووە دژی ئۆپراسیۆنەکان بووە یەکێتیشی بەهێز دەتوانانی ئەمە ڕاگرێت چونکە عێراقیەکان مەبەستیانەکە ئەم ئۆپراسیۆن و ئەم کارە خراپانەی کە لەسەر خاچی کوردستان دەکرێت ئەمە ڕاگیرێ عێراقیان نانەوێت ئێستا سوپاس بخوا مەسەلەی ئاشتی لەگۆڕەیە تەمەنا دەکەین ئەو ئاشتێ سەری بگرێت لە تورکیا کە مامزەلال بەردی بناغە و لەگەر هەردوو لایەن مەسەلەن هەم یادی بەخێری مامزەلال و تورک و دۆزار بەردی بناغەی ئاشتی بوون لە تورکیا بۆی بتوانێت پەکەکە بە دایلۆگ و بۆڕێکەوە ئێستا کە ئەم پرۆسەیە بەردەوامە هیوادارین لە داهاتوودا ئەمە سەرکردن بۆی بتوانێت یەکەمیان ئەمەی کە دەبێت فشارکەینەوە لەسەر چۆڵکردنی خاچی کوردستان لەو هەموو بنکە و بارەگایی کە هەیە ئەمە تەنیا بێچێتی نیشتمانی کوردستان دەکرێت لەوێەوە دەتوانین لە گەلایەنەکانی تری عێراقی کار بکەین لە داهاتووە بە ئەرچی ئێمەمانان دەبێت ئەمە لە ڕووی ئەمەیە کە من ئاماژەم پێدا زۆر باش لەدا کاکەرم دەست خۆش بێ حەزەکە میوانەکانی شت ئەگەر فەرموو ئەگەر ناتوانانی توانی دانیشە پێشەکی تا مەزبوط 222 مەزبوط دیش دەکات بەخێراتی میوانە بە ڕێزەکەشمانەکەین یاخوا بەخێری یاخوا بەخێر بەسەر چاومان هیوادارم ئەو 4 ساڵەی ڕابردوو کە هیمەتێک کردبوو بۆ من و یەکێکم وەکو زیندانە سیاسەکانی کوردستان ئایا جەنابتان چیتان کردو بۆ زیندانی سیاسی و بۆ شەیدان ڕوونکردنەوەیەکمان بەنێ زۆر مەمنون ئێوە زیندانی سیاسین بەڵێ دەستان خۆش سەرکەوتوو بن چیت هەیە بۆ لیستی 222 هەیە شتەکە تەواو سوپاس بۆ خوا دەنگمان بۆدا ڕۆیشت هێتا با یاساکەش پێ ئەو بکەم کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە بە ڕێز ڕۆیش تا دەنگی بۆ درا دەچێتە بواری جێبەجێکردنەوە تا بەڵام ئاخر یاسا ئێمە ئەمەی کە جەنابەت ئاماژەت پێدا یاسای ژمارە 4 2006 تعدیلمان کرد لە فەقەرەی لە مادەی 15 هەموو خەڵکی کوردستان مەشمول هەچەندە لە مادەی 132 دەستوری عێراقی کە هاتووە هەموو زەرمەندانی عێراق و کوردستان چەوەی شەڕی ماسن جنۆساید و ئەوە هەموو دیاری کراوە بەداخەوە کە دەری باساڕێخری بەڵام ئەمە یەکێک لەو یاسانێ بوو کە دەستکەوتێک بوو ئەو بۆ مەوکوی یەکێتی نیشتمانی کوردستان کە دەڵێم لە ژوورێک ئێمە قەنەعەتمان پێ نەکە نیان دەویت هەتا هەموو فراکسیۆنە کوردستانیەکانیش ناوی دەوریان ئەوە بکەین بەڵام ئێمە وەکو یەکێتی کە من ئاماژەم پێدا دەوری ئێمەمانان فراکسیۆنی یەکێتی و بەهۆی ئەو بابەتانی کە من ئاماژەم پێدا کاریگەری زیاتر و گەورەتر و ڕاتێ بوو ئەمەمان تعدیل کرد سوپاس بۆ خوا تێپەرەنجە ئەمانەی کە گلەیەکە بوو دایانگۆ ئەمانەی سوودمەند دەڵێ ئەمانەی سوودمەند نەبوونە ناکرێت تو جارێک سوودمەند بووی لە بەسڕاش بۆ ئەوە قانونەش مەشمول لە باماشەوە بۆ هەولێریش و بۆ سلێمانی بۆ زاخۆش مەبەستمان ئەوانەی کە سوودمەند بوونە مەشمول نابن لە عێراق بەعام ئەمانەی کە مەشمول نەبوونە کە خەڵکێکی ئێزگار زۆر هەیە لەم یاسایە تعدیل کرا بپێی ئەو یاسای عێراق واتە موچە و ئەرز و هەموو ئەو تەقاقانی کە زیندانیشی سیاسی لە بەسرە هەیەی لە هەولێر و لە سلێمانی و لە زاخۆش بە هەموو شێوەی دەبێت ئەمە دەنگمان بۆ دا سوپاس بۆ خاطر دەستان خۆش بێت هیوادارم هەر بژیت بەس خۆش لیستی 222 ئینشەڵا بە سەرکەوتووی ئەم جارە ژەسیتەوە پەرلەمانی عێراق داوا لە یەکەم هیمەتێکی باشترمان بۆ بکەیت سوپاس بۆ یۆش تا دێتە ناو جیرفان ئارە وەڵڵا دەست خۆش بژیت بەڕێزێکتر فەرموو زۆر پێش کەمێک وەرە پێش بەخێراتنی کاکەرێمی کەم علاقە دەکەین هەر بەخێر بێت کاکەرێم بەخۆی کابراش ناسرا و یعنی پێویستە کامە بین لێرە وەسفی بکەین بەڵام ئەمەوەکو گەنجان لێرەوە دوو پرسیارم لە کاکەریمەیە هەتوو لە چۆ ڕاتوو لە کۆیە ڕاتوو هەربژی لە ڕێکخراوی گەشەی لاوانی کوردستان هەربژی کاکەرێم سەبارەت بە خۆم یەکێکم لە سێیەکەمەکانی زانکۆ پەیمانگاکانی کوردستان ئایا بەرنامەی فراکسیۆن هێژێتی نیشتمانی کوردستان بۆ خولی داهاتووی پەرلەمانی عێراق بەرنامەتان چێ بۆ ئەو دانەوەزراوانەی یەکەم و دەم و سێمەکان ئەمان یەک دووەمینیش کاکەرێم وەکو دەبینیت کەوا گەنجان و لاوان
لە ناو ڕێزەکان هێژێتی نیشتیمانی کوردستان هەمیشە یعنی پێشەنگ بووینە بە تەنانەت دەتوانین ئەوە بڵین کە وایەتی نیشتیمانی کوردستان ئەگەر قەرزار یەک توێژ بێت قەرزاری توێژی گەنجانە چونکە هەمیشە گەنجان هەر لە ڕێخستە کۆنەکان و ڕابگرە گەنجان هیمەتیان کردووە و جەنابشت کە گەنج بیت و هیمەت کردووە وایە گوتم ینی بەرنامەی فراکسیۆن هێژێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکەم و دۆم سێمەکانی زانکۆ پەیمانگاکان لە داهاتوودا چییە و هەروە بەرنامەتان چێ بە ئەو گەنجانێکەوە خۆبەخش کار دەکەن لە نێو ڕێکخراوەکاندا. هەربژێ ئافرین بۆ گەنجە زیرەکە دەست خۆش پرسیارێکی گرنگ بۆ بێسپاس دەکەم دەست بۆ هەموو توێژ توێژەکان ئیساڵە وردە دەدێنێ سەر بۆ هەموو توێ توێژانی بە تایبەتەوەی باسی یەکەمکان کرا ئێمە کێشەیەکە بوو کاتی خۆی ئەم زانکۆیانەی کە دانی پێدەنراوە ئێستا کێشەیەکی بۆ نمونە کێشەی زانکۆیان کە ئێمە زیاتر لە جارێک ڕەزامەندیمان لەگەر محەممەد شیع سوودانی گفتوگۆمان کردووە ئیتر چەند بڕوبیانیە کە بوو ئەم ئەرزەی ئەوێن دەرێ هەرچەندە پارێزگاری دیالە ئەمەشی پێشکەش کرد مەسەری مەبەستم زانکۆکەی گەرمیانە هەندێک ئەو زانکۆانەی کە محتەرەم نەبوون لەسەر ئەمە کێشەیەکە بوو و ئەمە بەردەوامەوەی چارەسەرکردنیی بنەڕەتی پێویستە بە تایبەتی لەوەی گەرمیانەوە خاڵێکی تر شتێکەیە لەوەی کە من ئاماژەی پێ بدەم لە ڕێگای مەجلیسی خدمەواتە ئەنجومەنی ڕاژە لە بەغداوە هەموو ئەوانە داخل دەبن ئەمانە ڕزامەندی لەسەر دراوە ئەمانە بەشێک لەسەر بەسەری موچە و میزانی عێراق کە جدبای ئەو دەولەت بێت دەنجی بۆ بدەین بەداخۆی تر فریانە کەوتین بەڵام ئەمە بە تاکید لە دەورەی شەش ئەمانە هەمووی سوودمەند دەبن یەکەمەکانی دووەمەکانی سێمەکانی کوردستان و هەوڵ دەین زیاتریش بێ ئەمە بە تاکید ئەمە جێبەجێ دەکرانی کارێکە لە ڕابردوش کراوە بە تایبەتی ئەوانەی عێراق و دواتر 2000 کە ڕزامەندی ئەمانی هەرێمی کوردستانیشی هەیە بۆیە ئەمە دەڕوا کێشەیەکە بە لەسەر مەسەرەی چێژ ئەمانەی ئەم زانکۆوانەی کە لێرن و ئەوانەی لێ دانیشتووی ئێرەن و خەڵکی کەرکووکن بۆ من خەڵکی مووسڵیان خەڵکی خانەقینن ئەمانە کێشەیەکی وایان نەبوو بەڵام ئەوانەی کە لێرە بوون دانیشتوانی ئێرە بوون خۆشبەختانە ئەمەش ڕزامەندی لەسەر دراوە بەڵێ بەڕێزشتر ئێوارەتان باش زۆر سپاس بۆ کەناڵی کورسات هەر بژی بە خێراتنی میوانە بەڕێزەکەتان دەکەین کاکەرێم چەند جارێک باسی میزانیە و موچەی کرد لێرەدا پرسیارێک بۆمان دروست بوو ئایا هێزی پێشمەرگەی کوردستان لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە لە ڕابردوودا بۆ نەخراوەتە ناو میزانیەی وزارەتی دیفاعی عێراقی چونکە زۆر جار گوێمان لێ دەبێ و ڕاستیشە دەڵێن هێزی پێشمەرگەی کوردستان بەشێکە لە سیستەمی بەرگری عێراق دوو لە داهاتوودا ئەگەر ئەم جارەیان چۆ پەرلەمان و لە لێژنەی ئەمن و دیفاع یان سەرۆکی لیژنەکە بوو یان ئەندام بوو سەرسەختانە کار دەکا بۆی هێزی پێشمەرگەی کوردستان لە چوارچێوەی وزارەتی پێشمەرگە بخرێتە ناو میزانیە وزارەتی دیفاع کە میلاکەکەی لە ئێستادا 138,000 پێشمەرگەیە زیاتر لە 10 فەرقە و 2 دەڤەر و دیوانی وەزارەتە دەستخۆشتۆ پێشمەرگەی بەڵێ هەربژی پێشمەرگا بۆ دەڵێ ئەگەر ئەو جارە چووە تۆ دەنجی پێ نادەی بەڵێ بەتاکید دەنجی پێ دەدەین بەژمارە بەژمارە 222 یەک ئەوە کاکەرم دەگەکم بۆ پیاکردن خۆشیش نییە لە بەرامبەردا مەدحی بکەم بەڕاستی من لە ماوەی ساڵێکمدا کە نوێنەر بوومە لە وزارەتی دیفاعی عێراقی لەگەر کاکەرێم عزوی لەجنەی ئەمن و دیفاع بووە زۆر کاری چاکمان کردووە بەیەکەوە بە تایبەتی ئەو پشتیوان بووە هەر لە کردنەوەی نووسنگەی نوێنەرایەتی وزارەتی پێشمەرگە لە وزارەتی دیفاعکە 2 دقە 3 دقە لە وەزیری دیفاعەوە دوورە هەر لە وەرگرتنی مەوعید هەر لە تعدیلی نەشر هەر لە پلە بەرزکردنەوە و فەوتانی چەندین موچەی ئەفسەر و پێشمەرگە و تەنانەت لە دابینکردنی زەوی بۆ پلەدار و ئەفسەرانی کورد لە سوپای عێراقی دەورێکی زۆر کاریگەری هەبووە لەو ئیشانەدا زۆر یعنی ئەمانە معجبین کرد هەر بژی سەرکەوتوو بیت بەڕێزشتر بەفەرمیەوەی من لە لێژنەی بەرگری و ئاسایش سپاس پرسیارێکی تەمەن زۆر گرنگی کرد بەڵێ فەرموو جواب پرسیارێکی زۆر گرنگی کرد ئێمە ڕاستی ئەوە بە ئەو ڕاتێ بڵین ئەوەی کاک لیوار سالار ئەمەی پرسیاری کرد دەبێت 1 دقە مەزارێکم بدەیە تا ئاسایە ئەمە بەداخەوە کە دەبوو وا وایە لەوانەیە ئێستا من ناتوانم بڵێم بە ژمانە چەند ملیار بەڵام احتیمالە لە سەروی 15 ملیار دۆلار دەگەڕاوە بۆ ناو حکوومەتی هەرێمی کوردستان چۆن کاتێک کە مناقەشە لەسەر ئەوە بوو چەند هێزی پێشمەرگە بخرێتە ناو سیستەمی بەرگری عێراقی ئەو کاتە
یادی بەخێر جەنابی مامزە تازە بوو سەر و کۆمار و ینی تازە نەوا بڵێن لەو دەورەیە بوو ماڵێکی سەرۆکی حکوومەت بوو سەرۆکی هەرێم مناقەشە ئەوە بوو لە سەرۆکی هەرێم داوای کاک مەسعود ئەو کاتە داوای 100,000 دەکرد بەغدا داوای 50 مام جەلال لەسەر ئەمە بە 70 ئەمە مناقەشە لەسەر کرا ئەمە بابەتێکی مێژوویە و گرنگیشە کە زەرێکی زۆریشمان بۆ کرد دواتر ئەوە بوو هەندێک گرژی لە نێوان ئەم ژمانەیە بەسە کرد بۆ بوونەوە 70,000ش بەڵام بەهۆی کۆمەڵێک گرژی ئەم کاتانێک کە هەیە سندێک لە منطقەی خانەقین و سستی دروست بوو و لەبەر ئەوەی کە نەخرانە ناو ئەو سیستەمە و چەند فۆرمێکە بوو دەبایە وەزارەتی پێشمەگا لەگەر وەزارەتی دیفاع ڕێکەون بۆی ئەوەی کە پێی دەڵێن تەسلیح و تەدریب و موچە و هەموو ئەوانە لە چوارچەوەی سیستەمی بەرگری عێراقی بۆ بکرێ کە بەداخەوە ئەمە زەرێکی زۆری بە میزانی هەرێمی کوردستان گەیاند چکە ئەم پارەی کە ڕۆیشت ئەو کاتە ڕێکەتن بکرابێ ئەمە دەخاتەوە ناوە زۆر جێبەجێ نەکرا سەیتریشێ بەڵام کاکەرێم کاکە چەند دقەیەکم بۆ زیادکەن کاکەرێم لە بەغدا سەرۆک فراکسیۆن بۆ معلوماتی زۆر پێ ببیڵێ وانێ کاگەرێم فەرموو خاتەکە تۆ زۆرە پێش یەک تۆز بیتە پێش یەک تۆز بیتە پێش لە مایکەکەی 222 بەڵێ سڵاوی کار و خەبات درود بۆ گیانی پاکی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی نەمر و هەمیشە زیندومان سەرۆک مام جەلال سڵاو لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵ باوە تاڵەبانی هەربژێ سڵاو لە کاندیدی ژمارە یەک لیستی 222 لە دەڤەری هەولێر ژمارە یەک کاک هەرێم کەمالاغا زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات بۆ ئەم دیدار و ئەم بەرنامە قەشەنگ و جوانە دەستان خۆش بە و نومەنەتان زۆر بێت من نامەوێت لێرەوە باسی کاکەرێم بکەم چونکە کاکەرێم وابزانم ئەمە چەندین جارە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شەرەفە گەورەی PSPێرە کە کاندید دەکاتەوە دیارە کاکەرێمی کەمالاغا لە ڕابردووە خاوەن خەبات و پێگەیەکی سیاسی زۆر بەهێزە و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چەندی جارە بەربژێر دەکاتەوە متمانی تەواوی PSPێرێت و ئەو شەرەفەشی PSP دیارە کەسێکی لا هاتووە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو متمانی چەندی جار پێ بەخشیوە و هیوای سەرکەوتنی بۆ خوازین هاو نیشتیمانانی ئازیز یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن سیاسەتێکی ڕاستەقینەیە و سەربەخۆی تەواوەتی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکیکەری مافەڕەوەکانی خەڵکی کوردستانە شەڕی مافە دەستوریەکانی کورد لە بەغا بە یەکێتی نیشتیمانی کوردستانەکرێ ئایا کاکەرێم کاندیدی ژمارە یەک سەرۆکی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر لەکوێی ئەو شەڕەدایە ئایا ئەو شەڕەمان بۆکا بۆ بەدەستێنانی ئەو مافە دەستوریانە و زۆر سپاس هەمومان دەنگین بە ژمارە 2 هێزی توێن دەنگی توێن ڕەنگی توێن سەنگی توێن هەربژێ کاکسم کۆ فەرموو کاکەرم لەکوێ ئەو شەڕیابی بەس بە کورتی بێ سوپاس دەکەم بێگومان لە سەنگەری پێشەوەی ئەم شەڕە دەبین ڕابردوومان و فرمێسک و ڕابردووی دایکانی شەهید کە لە سەنگەری پێشەوەی هەموو ئەو دەستکەوتانەی کە بۆ پرۆسی سیاسی عێراق دەستکەوتوو بووە خوێن و فرمێسکی دایکانی شەهید و شەهیدەکانمان و زیندانی سیاسەکانی بەردەمی بادۆش و ئەبوو غرێب شاهدی ئەوە دەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ڕابردوو لە سەنگەر بە خوێن و فرمێسک بووە لە سەنگەری پەرلەمانیش بە هەمان شێوە لە سەنگەری پێشەوە دەبێت بۆ مافە دەستوریەکانمان و هەموو مافشایتە دارەکانی خەڵکی کوردستان کەرم کەبرە کاکزانە ماندوو نەبی تەناوت ماندوو نەبی بەخێر بیتەوە ئەرکێکی قورس لە شەشانە دەستخۆشی یەکەم کاکەرێم بە گەنجاتی دەستی پێکرد شانی دابەر بزاوی ئازادی خوازی کورد و بەو گەنجاتیەوە هێنای تا ڕۆژگاری ڕاپەڕین لەو ساتەوەش لە ڕێگای سرکەکانەوە کارێکی کەموێنەی ئەنجامدا بوو لە سنوورەکان من وەکو هەواڵێک و برایەکی عزیز لە سێەم خۆلی پەرلەمانی ئەنجومەی نیشتیمانی کوردستان عێراق کە ئەو ئەرکا ئاخاتەوە سەرشاری خۆی لە ئەرکەکانی پێشووی نمونەبەندی ڕیزەکەم و پاڵپشت و
پشڕاستی ئەو قسانەی کە جەنابەت پرسیاری لێکرد لە ڕابردوو کە ئەرکەکانی چی بووە لە بەرپرسی مەڵبەندی نینەوە لە سەنگەری پێشەوەی دژە تیرۆر بووە. ئەتوانم ڕووداوێک بجێڕمەوە مەلا ئەمین کەسێک بوو لە کەسە هەرە ترسناکەکانی دژ بە گەل و دژ بە کورد و دژ بە هەموو پرەنسیبەکانی ئینسانی لە ڕێگای تەقەیان لە کاک هەرێم کرد و مۆبایلێک دۆزرایەوە لەناو ئەو مۆبایلە ژمارەیەک دەستکەوت کە توانیمان ئەو کەسە تەوق بکەین و نەتوانێت زیاتر پەرە بە ئەرکە تیرۆریەکانی خۆی باتن. ئەنی هاوڕێی پێشمەرگاتیەویت بەڵێ دڵنیاشم بە جۆرەی ئەو هەواڵبەندی کە لەگە کاکەرێم بە بۆ کوبرایەتێک نێوانمان باوەڕ ناکەم کەم جار هەبێتن مەگە لەسەر بیرڕایەکی جیاواز قسەمالێکتری گیر بوو بێ ئەگەر باش ئەخیر قسەت باسی زۆر متمانەت کرد دەرەچێتەوە دڵنیام دەرەچێتەوە لە پیرۆزە سپاس دوو ها ئینجا یەک ئەوە ئەو تاکە جارە بە عکسەوەی کاکەرم سپاس دەکەم سپاس کاکسم دەستان خۆش بێ وڵا کاتەکە زۆر کەم بوو ئەگەر زۆر بە کورتی بێت فەرموو زۆر بە کورتی بێ فەرموو ئێوارەتان باش ئێوارە باش سپاس بۆ جەناب کاکزانە ئەبێ کەمێک کات یەک تۆز بیتە پێش سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزانە ئەەکەم دەستخۆشی لە جەناب دەکەم هەربژی بە خێراتنی و میوانە بەڕێزەشەکەم کاکزانە من چیرۆکێکی زۆر کورتە گێڕم و زۆر بە کورتی بێ زۆر بە کورتی من ئەفسەرم بەڵێ سەرکەوتم لەو ئەفسەرانەی کە لە ساڵی 2023 بە فەرمانێکی حکوومەتی هەرێم گواستراینەوە بۆ سەر وەزارەتی بەرگری لە پاش 6 مانگ داوامکردن لە ناو 3777 کەسە ئەو کەسێک کە ئەمری دیوانی بۆ نهاتەوە من بووم بۆ گەداریم کابرایەکی گەرمیانیم من خەڵکی ئەو لێر نیم نەکاکەرێم بینی وەرە ژیانمە جگە لە تەلەڤیزیۆن نە پێشمەرگە بووم لە شاخیش دەگەڵیان کە بە کەیسەکەی منی زانی بوو تەلەفۆنی کرد وتی کاکە من لە بەغدام وەرە براکەی خۆت لێرەیە بە فعلی سەلماندی نوێنەری پێشمەرگەیە نوێنەری هێزە سەربازیەکانە ئەوەی کە پێویست بوو کاکەرێم کردی بۆ من ئێستا میلاکم لەسەر میلاکی سوپایەرە دەستخۆش سەرکەوتوبی جێگەی شاران هەیە کاکزانە ئەبێ وڵا کاتم بۆم بوورە کاتم تەواو بوو داوای بوونەکەم بەڵێ ببورە چکە بەرنامەکەمان حدودێکی سپاس دەکەم دەستت خۆش بێ سپاس دووبارە کاکەرێم من لەبەرەوەی لە ئاسایشی وەرگری بووم کێشەی سەربازێک لە کورد لە بەسراوە تا دەگەیتە شنگال لای ئێمە بوو یعنی داهات بە ڕوو بەڕوون دەبەوە و منیش قەت نەم پرسیوە نەکرد ئەو بۆ ڕەگەزی عەرەبیش کوم پەرلەمانی عێراق بوومە بۆ عەرەبێک و بۆ تورکمانێک و بۆ ئاشوریەک و بۆ هەر کەسێک و قەتیش نەمپرسیوە ئەوانەی کە ڕوو بەڕوون دەبوونەوە ئایا لایەنێکی سیاسی ئەبەدەن بەڵام وەکو پارێزەرێکی ڕاستەقینە نمونێ ئەو نازانم خۆش پێم نەوت خۆی زانی و کە بەرنامە هەیە لەگەر زەماعات هاتووە کاتێک کە لیستی هیچ پێشمەرگە خراسە لیوای هاوباش ناویان لە هیچ شوێنێک نێژ بوو دەبایە دیسان فەرمانێکی لەلایەن ڕئیس وزەراوە بۆ دەرچێتەوە و بێتەوە کە زۆرم لە هەندێک هیچ پێشمەرگە بەڵام سوپاس بۆ خۆی مەتوانیمە نەکرد حەقیەوە بگەڕێنینەوە بۆ هەموو ئەو پێشمەرگانەی کە لە ناو سوپای عێراقن یەکیان ئەو کاکساردانیش و کە چوونی لای وەزیری مناقەشەوە دەکرێت کە ئەم هێزی پێشمەرگەی لە ناو سوپای عێراقن کە بەداخەوە زۆر ئێستا کەم بووە لەکوێ ئەرز وەرگرن گوتم لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کۆمەڵێک ئەوانە کە توی سوود وەرگر با لە بێنە بەر گوتمان لە بەغدا دەمانەیە ڕەزامەندی کرد بۆ ئەو هێزە ناو بەغدانی بۆ کورد ناو سوپای عێراق و ئەوانەی منتقەی با بڵێن دیالە کوردەکانی لە دیالن مەبەتم خانەقینە یان کەرکووک یان مووزل لە شوێنی خۆیان ئاساییە بۆوان بەڵام ئەوانەی لە هەرێمی کوردستانن کە لەناو ئەوەن دایانی تریژ لەو بابەتانی کە ئێستا من لامە کە لە پێناو ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و بەهێزکردنی هێزی پێشمەرگە وەکو بەشێکە لە ستیمبەرگەری عێراق کە خۆم دوو دەورە لەو لێژنەی بوومە کاری زۆر دەستکەتی زۆر گەورەمان هەیە بەڵام ئەوانی کاتەکە نوێی باسیکەین دەست خۆش کاکەرم منجا خۆت بڕۆ گریمان تۆ لەنا ئەو بەڕێزانە ناو هاوڵاتیانەی کاکەرێمی کەمالاغا لێرێ بەنا ئەو هەموو مێژوو تەجروبە و کۆت کردوتەوە چی پێڵی فەرموو تێنەگەشتم بچیتە ئەوێ وەکو هاوڵاتێک چی بە کاکەرێمی کەمالاغا دەڵێ فەرموو
ئێستا تۆ لەوێ کاکەرێمنی کاکەرەمە لێ ڕاوەستەوە چی پێ دەڵێ چی بکات بۆ داهاتوو بەو هەموو پێشمەرگایەتی و فەرماندە و ئەندامی پەرلەمان و پۆستی سیاسی چی پێ دەڵێ فەرموو کاری پەرلەمانی ئەزمونە بۆیە ئەلێرەوە داوا دەکەین کە داهاتووی ئەنجومەنی نوێنانی عێراق کە بێتە سێکتەرێک و کە خۆشی دەستگایەکی گرنگی عێراقیە ئەلێەوە بتواندرێ دادپەروەری بگەڕێتەوە بۆ کۆی هەرێمی خەڵکی تاکێکی موچەخۆر و خەڵکی کوردستان و ئەو کێشانەی کە لە ڕابردوو بەهۆی کێشەی موچە کە چەند کۆمپانیایەکی بارێکی قورسیان خستووە سەر خەڵکی کوردستان لێرەوە داوا دەکەین کە لە داهاتوویەکی نزیک لێوە چارەسەرێکی بنەڕەتی بۆ موچەخۆرانی خەڵکی کوردستان بدۆزێتەوە ئەمیش جێبێتەکەن ڕێککەوتنەکانە ئەمیش بتواندرێ و بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوانەی کە من ئاماژەم پێدا تەنانەت بە یەکێتی نیشتمانی کوردستان دەکرێت بۆیە ئەلێەوە داوا دەکەین تیمی داهاتوو یەکێتی نیشتمانی کوردستان کێشەی موچە بە گزاری چارەسەر بکرا مەسلەی ئۆپراسیۆنەکانی سەربازی لێوە بە یەکێتی دەکرێت و لەگەر هاوپەیمانەکانی لەوێ چارەسەرێکی بنەڕەتی بکرێت کە چیتر خاک و خەڵک و باغ و بێتانەکانی خەڵکی کوردستان سوودمەند نەکرێن لە وەرگاکان نەسوێندرێن هاوڵەتەکانمان شەهید نەبن دیسان بە تیمی یەکێتی نیشتمانی کوردستان دەکرێت لەوێەوە بۆ دادپەروەری گەڕانەوەی بۆ ئەوەی کە چیتر زیاکاری نەکرێ چیتر ئەمانەی کە لە مەسلەی ئابووری لە مەسلەی ئەمنی لە مەسلەی ئەو یاسانەی کە پەیوەستن بە خاک و خەڵکی کوردستانەوە ئەمانە چارەسەر بکرێت بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان لە داهاتوو دەبێت یەکەم کاری تەشەکردنی یاسای نێت و گازی بۆی چیتر ئەم کۆمپانیا سلێسانەی کە بوونی تەبارێکی قوڕ لەسەر حکوومەت و خەڵکی کوردستان لە پەنای هەندێک بەرپرس کە چیتر ڕێگەی پێ نەدرێت ئەمە بێچی دەکرێت وە دەشیکەین و ئەو مەنافزانە یان ئەم سو ئەوانەی کە داهاتی خەڵکی کوردستان هەر ڕۆژەی بە زۆرێک لە زۆرەکان نادیار کراوە ئەمە بێچێتی دەکرێت لە بەغدا دەبێت لە داهاتوێکی بە شەفاف بتواندرێ نانەوتوی نەوتی چییە دیاری بکرێ و فشار بکەین لە بەغدا بۆی چیتر خەڵکی کوردستانیش نەبێتە سوتەمەنی ئەم سیاسەتێک کە لە ڕابردوو کراوە ئەمە بێچێتی دەکرێت و دەشکەین لیستی 222کەین زۆر سپاس دەست خۆش کاگەرم دەست خۆش دەست خۆش خاڵ کات تاو بوو برن زۆر زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر زۆر سپاسمان دوومان کردن دەست خۆش کاکەرێم بەڕێزان دووبارە سپاسانەکەین بەڕێز هەرێم کەمالاغا کاندیدی ژمارە یەک لە لیستی 222 لە پارێزگای هەولێر یان لە بازنەی هەولێر و لە ڕابردووشدا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە پێم وابێ لە ناوەڕۆژی بەرنامەکە هەمووانەی خستە ڕوو وەکو خۆشی لەوێ لە مایکی 222 گوتی تەنها هەموو خزمەتێک بەیەکێتی دەکرێت ئێمەش ئێوە بەخوای گەورە دەستپێرین تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ